چەند ساڵە بە تەمەنێکی زۆر بەڵام ئێمە تازە ئەمڕۆ ئەیناسین لە نزیکانی و شانازیشی پێواکەین پێم خۆشە هانا پێمان بڵێ کاری خۆبەخشی و خێرخوازی چی لە لای مرۆڤەکان دروست دەکات؟ She wants to know what volunteering works will make you feel. What makes a human to feel? Well, we've been visiting refugee camps for the last week since I arrived. We actually stayed for 3 days in Dohuk, in Riwanga Center, and ISIS victims, children's. I wanted to be a voice for the ISIS victims and refugees that were there. We were actually, with the children, we gave Spanish lessons and English lessons. And this is part of a JAF Foundation project. We've given thousands of them in refugee camps, and it's to learn English for Kurdish Sorani speakers. And this was done in a JAF Foundation team. I wrote the Spanish-speaking version, and also the JAF Foundation team in Mexico wrote native language, Mexican language, Purepecha. And we've been giving these out in the camps for the last 3 days. And as well as we had volunteers in JAF Foundation that are counselors, psychologists for women who have been victims of ISIS and their families members that have been taken by ISIS and are still taken today. بەس گلارەگیان ئەفم کە یەک قسە ئەمەوێ پێ بڵێم بەڵام ئێوەم زۆر خۆشویستە زانن لەبەرچی پرسیاری یەکەمم لێ کردن ڕاستە کارتان نەکردەوە بەڵام ئەوەی کە بۆ من دەرکەوت زۆر ڕاستگۆ بوون هەمووتان ئەتانتوانی زۆر بەتان دەستان هەڵببڕایە بەڵام نەتان کرد ئەمەوێ چەپڵەیەک بۆ ڕاستگۆیی خۆتانێن ماچتانەکەم هەر هەمووتان فەرموو گلارەکان. هانەخان لەم سەردانەیە کە هاتەوە بۆ کوردستان ئێمە ڕۆشتین 3 ڕۆژ لە کامپی ڕوانگە کۆمیونیتی کە نزیک شاری دوهۆکە ماینەوە جەنابیان ویستیان کە ئەو تەجروبەیە وەرگرن کە چۆنێتی ژیان لەوێ بزانن کە خەڵک لەوێ چۆن ئەژی ئەو کەسانی کە بوون بە قوربانی ژێردەستی داعش کە دەنگیان بگات بە دەرەوەی وڵات کە پیشانی دەرەوەی وڵات بات کە ئەوان چۆن ژیانێکیان هەیە کە ئەو قوربانیانە ئەبێت یارمەتیان بێرێت و لە هەمان کاتا ئێمە کە ڕۆشتین بۆیە کۆمەڵێک یاریمان بۆ مناڵەکان برد و کە خۆشیان نووسەری 3 کتێبن بۆ فێربوونی زمانی ئینگلیزی کە ئەوەش کتێبێکە کە هەموو کەسێک ئەتوانێت خۆی بە بەکارهێنانی ئەو کتێبە خۆی فێری ئینگلیزی بکە بەبێ ئەوەی کە پێویستی بە کۆرس بێ یان پێویستی بە مامۆستا بێت ئێمە ڕۆشتین ئەم کتێبانەشمان زۆرترتان پێ بۆیە بۆی بمانە بە بینەرەکان بەڵام قەینا بۆ فرسەتێکی تر یان لەکوێ دەستیانەکەوێ ئەتوانن وەری بگرن. Yes, of course we do have enough for everybody. And also that project is also in Mexico, and we give those out 80,000 copies for immigrant homes in Mexico as well.